لە تەواوی ڕۆژەکانی مانگی یەکی ساڵی نوێ لە سۆران تەنها 8 حاڵەتی توشبووی کۆرۆنا تۆمارکراوە. لە کاتێکدا لە دوو مانگی ڕابردوو ڕۆژانە زیاتر لە 100 توشبووی ڤایرۆسی کۆرۆنا هەبووە. لەگەڵەوەی هیچ حاڵەتێکی گیان لەدەستدان بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا لە ساڵی نوێ لە تەواوی سنووری سۆران تۆمار نەکراوە. زۆرترین ڕێژەی لێ تۆمارکراوە بە بەراورد بە مانگەکانی مەسەڵەن 10 و 11 و 9 کە زۆرترین ڕێژە لە ڕۆژانە تۆمار دەکرا. هەندێک ڕۆژ هەبوو حاڵەتەکان دەگەیشت 200 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا دەبوو، بەڵام بە بەراورد بە مانگی 12 کەس تەنها 90 کەسیان لە کۆی ئەو مانگە تەنها 90 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوو. و هەروەها لە ساڵی نوێش کە دەکاتە ساڵی 2021 تەنها لە مانگی یەک 8 حاڵەتمان هەبووە کە ئەمەش ڕێژێکی زۆر کەمە لە چاو مانگەکانی ڕابردوو. ئێستا ڕۆژانە زیاتر لە 50 نمونەی پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا لە سۆران لە هاوڵاتیان وەردەگیرێت، بەڵام بە پێچەوانەی ڕابردوو نمونەی پشکنین لەو کەسانە وەردەگیرا هەڵگری نیشانەکانی کۆرۆنا بوون یاخود نەخۆش و باری تەندروستیان باش نەبوو یان گومان لێکراو بوون. بەڵام ئێستا زیاتر ئەو کەسانە پشکنین دەکەن نیازی سەفەرکردنیان هەیە یاخود لە یەکێک لە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان نەشتەرگەری دەکەن. ئێرە بنکەی وەرگرتنی سامپڵی کۆرۆنا لێرە ڕۆژانە تێست سامپڵ لەو نەخۆشانە وەرئەگیرێت بە زۆری ئەوانەی سەفەریان هەیە. ڕێژەکەی ئەوە 2-3 مانگە نەخۆش و گومان لێکراو کەمبوونێتەوە. جگە لەوانەی سەفەریان هەیە ئەوانەی نەشتەرگەریان هەیە لەبەر ئەوەی پێش ئەوەی نەشتەرگەریەکە ئەنجام بدەن پێویستیان بە فەحسی کۆرۆنایە، بەڵام ئەوان بە ڕێژەیەکی زۆر کەم ئەوانەی گومانیان لێ ئەکرێت یان ئەوە تا کەسێک بۆ نمونە لە 2 هەفتەی ڕابردوودا تەنها 1 توش گومان هەبوو. ڕۆژانە بە نزیکەی 50 بە پێی ڕۆژەکان ئەگۆڕێ، هەندێک جار 50 زیاتر لە 50 و هەندێک ڕۆژەکانش ڕێژەکەی زۆر کەمە. ئەو سنتەرەی تایبەت کرا بە توشبوانی کۆرۆنا لە سۆران ڕۆژانە تەنها 1 بۆ 3 توشبووی لێ چاودێری دەکرێت. لە کاتێکدا بە ڕێژەیەک توشبووی کۆرۆنا هەبوو لەو سنتەرە جێگا نەبوو، بەڵکو ڕەوانەی پارێزگای هەولێر دەکران. لایەنە تەندروستیەکانیش هۆشیاری دەدەن هاوڵاتیان خۆیان بپارێزن لە شوێنە قەڵەباڵغەکان و ڕەچاوی ڕێکار و ڕێنماییە تەندروستیەکان بکەن. هێشتا مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا کۆتایی نەهاتووە. اسماعیل عوسمان، کورسات نیوز، سۆران.